سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەمە ئێستاش سەردێڕی چەند هەواڵ بە ئامانجگرتنی ژێرخانەکان و ناوەندە ئەتۆمیەکانی ڕۆژیم لە چەندین هێرشی ئاسمانیدا لە سێدارەدانی دوو بەندکراوی سیاسی لەلایەن ڕژیمەوە بەکارهێنانی مناڵان وەکو قەڵغانێکی مرۆیی لەلایەن کۆماری ئیسلامیەوە راپۆرتێک سەبارەت بە زیانەکانی شەڕ و قەیرانی مرۆیی لە ئێران و دەست بەسەرکرانی بەربڵاوی هاوڵاتیان لە شارە جیاوازەکان. درێژەی هەواڵەکان بە ئامانجگرتنی ژێرخانەکان و ناوەندە ئەتۆمیەکانی ڕۆژیم لە چەند هێرشێکی ئاسمانیدا. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ دەستپێکردنی شەپۆلێکی نوێی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شار و ناوچە جیاوازەکانی کوردستان و ئێران چەندین ناوەندی پیشەسازی و هەروەها ژێرخانەکانی کۆماری ئیسلامی بە ئامانجگیراون. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون بەهۆی هێرشەکانی ڕۆژی ڕابردووی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر گەورەترین وزەخانەی کارەبا لە شاری تاران و هەروەها چەندین کۆگای دیکەی پەیوەندیدار بە ژێرخانەکانی ڕژیم بە تەواوەتی کارەبا لە چەندین ناوچەی شارەکانی تاران و کەرەج پچراوە و خەڵک تووشی کێشەیەکی گەورە بوون. لە هەمان کاتدا هێرشی هەواییەکان بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ڕژیم و بە تایبەت ئاوی قورسی عێراق بەردەوامی بوو بۆتە هۆی زیانێکی گەورەی ئەو دامەزراوەیە. لە سێدارەدانی دوو بەندکراوی سیاسی لەلایەن ڕژیمەوە ڕۆژی ڕابردوو لە درێژەی جەنایەتەکانی کۆماری ئیسلامیدا دوو بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانەکانی ڕژیم لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی ئەکبەر دانشوەرکا و سەید محەممەد تەوقی سەنگدەهی هاوکات لەگەڵ 4 زیندانی دیکە مانگی پوشپەڕی ساڵی ڕابردوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بەغی و ئەندامەتی لە یەکێک لە گروپەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. شایانی باسە کە ئەو دوو بەندکراوە بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان لە سێدارە دراون و لە تەواوی ئەو ماوەیەدا لە سەرەتاییترین مافەکانیان بێبەش بوون. بەکارهێنانی منداڵان وەک قەڵغانێکی مرۆیی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەپێی دوایین راپۆرتەکان ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە لێواری ڕووخاندایە بە مەبەستی پاراستنی هێزەکانی منداڵان وەک قەڵغانی مرۆیی بەکاردێنێت. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون کۆمەڵێکی زۆر لە لاوان و منداڵان لە نێو خاڵەکانی پشکنیندا وەکو ئامرازێک بۆ پاراستنی هێزەکانی ڕژیم ڕێکخراون و تەنانەت ژمارەیەکی زۆر لەو منداڵانە کە تەمەنیان لە نێوان 12 بۆ 18 ساڵدایە بەشداری کارە ئەمنیەتیەکان بوون. ئەمە لە کاتێکدایە کە هێزەکانی ڕژیم بە هۆی هێرشەکان و هەروەها ترسی لە داهاتوویان ڕیزەکانی ڕژیمیان بەجێهێشت و کۆماری ئیسلامی لە هەموو کات لاوازترە. راپۆرتێک سەبارەت بە زیانەکانی شەڕ و قەیرانی مرۆیی لە ئێران ڕۆژی ڕابردوو لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لانیکەم 360 هێرش لەلایەن هێزە ئاسمانیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم لە شارە جیاوازەکانی ئێران ئەنجام دراوە. بەپێی دوایین راپۆرتەکان بە گشتی لە 119 ڕوودا و لە 18 پارێزگای ئێران و کوردستان 37 کەس لە هێرشەکاندا کوژراون کە پێکاتون لە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هاوڵاتیانی مەدەنی. لە هەمان کاتدا لە دەستپێکی شەڕەوە تا ئێستا لانیکەم 1568 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستدا و 1211 کەس لە ئەندامانی هێزە پەیوەندیدارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کوژراون و 700 کەسی دیکەش هێشتا ناسنامەیان ئاشکرا نەکراوە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی هێرشەکان بۆ سەر ناوەند و پێگەکانی ڕژیم بەرزتر دەبێتەوە و کۆماری ئیسلامی بە مەبەستی کەمکردنەوەی زیانە گیانەکانی ناچارە بە زەوتکردنی ناوەندە گشتیەکان بووە. دەست بەسەرکرانی بەربڵاوی هاوڵاتیان لە شارە جیاوازەکان بەپێی دوایین زانیاریەکان ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندەکانی ڕژیم چەندین کەس لە شارە جیاوازەکان دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتی گەیشتوو لە پارێزگای یەزد، لوڕستان، هەمەدان و ورمێ لانیکەم 45 هاوڵاتی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپا و ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە بە لەبی بەڵگەی قەزایی و بە تۆمەتی هاوکاری لەگەڵ میدیاکانی دەرەوەی وڵات و کۆکردنەوەی زانیاری سەبارەت بە ناوەندە هەستیارەکانی ڕژیم
و هەروەها هاوکات لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ پەڕی توند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانی گورتورخانە ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە زۆربەی دەست بەسەر کراوان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و لە مەترسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ حوکمی ناڕەوای ناوەندە قەزاییەکاندا. راپۆرتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم سەبارەت بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر کارگای ئاوی قورسی عێراق. ڕۆژی ڕابردوو ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم لە راپۆرتێکدا پشڕاستی کردوێتەوە کە کارگەی بەرهەمهێنانی ئاوی قورسی عێراق بەهۆی هێرشەکانەوە زیانێکی زۆری بەرکەوتووە. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە پشتبەستن بە وێنەی ماهوارەیەکان و زانیاریە بەردەستیەکان سەبارەت بە دامەزراوەکە پشڕاست کراوەتەوە کە کارگەی بەرهەمهێنانی ئاوی قورسی عێراق لە دامەزراوەکانی خەداب زیانی جددی بەرکەوتووە بە تەواوەتی لە کارکەوتووە. هەروەها ئاژانسەکە ڕوونی کردوێتەوە کە ئەو دامەزراوەیە لە کاتی هێرشەکەدا هیچ مادەیەکی ئەتۆمی ڕاگەیاندراوی تێدا نەبوو بە تەواوەتی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە چۆڵ کراوە. کوژرانی چەندین کەس لە زانایان و فەرماندەکانی پەیوەندیدار بە ڕژیمی کۆماری ئیسلامیەوە. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بە ئامانجگرتنی ناوەندە هەستیارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هێرشە ئاسمانیەکاندا چەندین فەرماندە و زانایانی ئەتۆمی ڕژیم و سوپای پاسداران کوژراون. بەپێی دوایین هەواڵەکان حەسەن حەسەنزادە فەرماندەی سوپای تارانی گەورە کە بەرپرسی ڕاستەوخۆی کۆمەڵکوژی خەڵک لە مانگی بەفرانباردا بوو لەگەڵ یەکێک لە جێگرەکانی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر شەقامی سابونجی تاران کوژراوە. هەروەها محەممەد ڕەزا تەیموری یەکێک لە فەرماندەکانی سوپای پاسداران لە یەکێک لە گوندەکانی شارستانی کەنگاوەر لە ئەنجامی هێرشەکەدا هاوکات لەگەڵ بنەماڵەکەی کوژراوە و هێشتا تەرمەکەی نەدۆزراوەتەوە. هاوکات لە هێرشەکانی ئەم دواییەدا ئیسرائیل بۆ سەر گوندی دیزج ئەمیر مەداد لە شارستانی ئۆسکۆ لە ئازەربایجانی ڕۆژهەڵات دوکتەر حەسەن زیکی دیزجی مامۆستای فیزیک لە زانکۆی ئیمام حوسێین لەگەڵ کچەکەی و دایکی هاوژینەکەی کوژراون. دوایین هەواڵ بەردەوامی دانوستە ناڕاستەوخۆکانی کۆماری ئیسلامی و ئەمریکا لە ژێر سێبەری شەڕدا. ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا لە وتووێژێکی ڕۆژنامەییدا ڕایگەیاند کە کۆماری ئیسلامی بە زۆربەی مەرجەکان ڕازی بووە. بەپێی راپۆرتەکان ناوبراو جەختی لەسەرەوە کردوێتەوە کە ئەو لایەنەی کە لەگەڵی دانوستان دەکات محەممەد باقری قاڵیباف سەرۆکی پارلەمانی کۆماری ئیسلامی لەخۆ دەگرێت و ئەگەر بەڵێنەکانیان پابەند نەبن هێرشەکان بە شێوەیەکی یەکلاکەرەوە درێژەی پێدەدرێت. هەروەها ناوبراو ئاماژە بەوە دەکات کە دەوڵەتی ئەمریکا لەگەڵ ڕژیمێکی نوێ ڕوبەڕووە و داوای لە کۆماری ئیسلامی کردووە کە بە تەواوی واز لە بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی بهێنێت و ئەو بڕە ئۆرانیۆمە پێتراوەی ڕادستی ئەمریکا بکات. بینەرانی عزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن ماڵەوە.